بەخێر بێن بۆ لاپەڕەی کوردۆگراف. لەم ڤیدیۆیەدا باس لە ڕۆڵی ژن لە ژیانی حەسەن زیرەک و ژمارەی هاوژینەکانی دەکەین. بۆ پشتیوانیکردن لە ئێمە سابسکرایب و لایک و کۆمنت لەبیر مەکەن. ڕۆڵی ژن لە ژیانی حەسەن زیرەک زۆر ڕۆڵێکی بەرچاو و کاریگەر بووە و ڕنگدانەوەیەکی زۆری بە خۆیەوە بینیوە. ئەم ڕنگدانەوەیە هەرم لە ژیانی تایبەتی و هەمیش لە گۆرانەکانی مامۆستا زیرەک بەدی دەکرێت، بە جۆرێک کە زۆربەی گۆرانەکانی مامۆستا حەسەن زیرەک باز لە جوانی ژن و ئەوینێکی زەمینی دەکات. مێدیای زەندی لە وتوێژێکدا لەگەڵ برایمی فەرشی دەڵێ یەکەم هاوسەری حەسەن زیرەک کچێکی ئازەری خەڵکی شاری مەراغە و ناوی مەحبوبە بوو. بەڵام کە حەسەن زیرەک لە مەراغە بە هۆکارێک دەکەوێتە زیندان و ماوەیەکی پێدەچێ، دایکی حەسەن زیرەک مەحبوبە لە حسێنی برای حەسەن زیرەک مارە دەکات. دواتر حەسەن زیرەک دەکەوێتە بەر لێبوردنی گشتی و ئازاد دەبێ و دایکی بە حەسەن زیرەک دەڵێ نەمانزانیوە تۆ ئازاد دەبی و ویستومانە مەحبوبە لە نێو خۆمان دەرنەچێ. دکتۆر مەولود ئیبراهیم دەڵێ کە حەسەن زیرەک لە بەغداد ژنێکی بەناوی گەوهەرێ هەبووە و مەلا عەبدولکەریمی مودەڕیس لێی مارە کردووە. ئەوەی کە لە بەغداد دیارە و ژنی هێنابی ئەوەیە گەوهەرەیە. گەوهەرێ بەڵێ گەوهەرەی لە بەغدا هێناوە مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس ڕەحمەتی ئەو پیاوە گەورە لێی مارە کردووە. هەروەها مێرزا کەریمی خۆشناو هاوڕێی نزیکی حەسەن زیرەک لە کتێبەکەیدا بە ناوی حەسەن زیرەک و بەسەرهاتەکانیدا دەڵێ زیرەک پێی وتوم کە 34 جار ژنی هێناوە و دکتۆر مەولود ئیبراهیمیش باس لە 36 ژن دەکات. زۆر ژنی هێناوە، خۆی دەڵێ من 36 ژنم هێناوە. بەڵام مێدیای زەندی دەڵێ خودی حەسەن زیرەک پێی گوتووە کە 27 ژنی هێناوە. حەسەن جاروبارە غەیبی لێ دەدا، نەمدەزانی چی لێ دەهات، بە شوێنشنان دەگەڕا. بۆچی کە بۆ خۆی کوێتی 27 کەڕەت 27 ژنی هێناوە. هەروەها مێدیای زەندی دەڵێ کە کاتێ حەسەن زیرەک لە تاران پێشنیاری خوازمێنی پێداوم، پێی گوتم کە ئەگەر مێردم پێ بکەی 2 ژنم هەیە هەردووکت بۆ تەلاق دەدەم. چەند ڕۆژێکی پێچوو شەوێک کە لە ئیدارە هاتینە دەدێت چوینە کافەتێریایەک، حەسەن کوتی مێدیە خانم ئەگەر مێردم پێ بکەی 2 ژنم هەیە هەردووکت بۆ تەلاق دەدەم. ئەمیش زۆر ناڕەحەت بووم، گوتم مەسن قسەی وا بکەی لە دەمت دەدەم. لەلایەکی ترەوە عەلی یاسەمەنی کە دایکی لەگەڵ دایکی حەسەن زیرەک خەڵۆزا پورزا بووە و بە منداڵی لەگەڵ حەسەن زیرەک پێکەوە بوون، لە وتوێژێکدا لەگەڵ برایمی فەرشی دەڵێ کە بۆ من 12 ژنی ناقڵ کردووە. دکتۆر مەولود ئیبراهیم پێی وایە کە هۆکاری فرەژنی حەسەن زیرەک لەبەر دەربەدەری بووە و ژیانێکی ناجێگیر و نائاسایی هەبووە. یعنی حەسەن زیرەک مەسەلەی ژنینانەکەی چێ دەربەدەر بووە، یعنی کابرایەک بووە ماگە لێرە شەوەک لێرە ئینسان هونەرمەند بووە و ڕوحێکی زۆر عاشقە ژیان بووە و زۆر عاشقە ژن بووە و زۆر عاشقە جوانی بووە، لەگەڵ ئەوە ژیانێکی جێگر و ناخۆشیە بووە. یعنی ئەم ژیانە وای لێ کردووە، دەناویش حەزی کردووە، گۆرانیی هەیە دەڵێت چەندم پێخۆشە ناوماڵ. ئەو وەختەی میدیای زەندی دەخوازێ و هەموو سبەینان لە ماڵی خۆی هەڵدەستێ و ئێواران دەستەوە ماڵی خۆی خێزانی هەیە و ناوماڵی و ژنی هەیە، یعنی بوو ئەوی شتێکی غەریب بوو، تازە تووشەوە بوو، پێشتر هە دەربەدەر بووە. بەڵام بەڕێز برایمی فەرشی پێی وایە کە ژیانی ئاوارەی و پڕ لە ناسۆری حەسەن زیرەک و تەمەنی کورتی ئەو ئیزنەی بە زیرەک نەداوە کە 27 یان 34 یان 12 ژنی هێنا بێ و زیرەک دەبێ 5 تا 7 ژنی هێنا بێ. لێرەدا دیاریکردنی ئامارێکی باوەڕپێکرا و کارێکی ئەستەمە، بەڵام ئەو ژنانەی کە لە سەرچاوەکاندا هاتوون ئەمانەن: لە قۆناغی پێش ڕادیۆ مەحبوبە لە مەراغە و لە ڕادیۆ بەغداد 2 ژن بە ناوی ناسکێ و گەوهەرێ و لە ڕادیۆی تاران مێدیای زەندی و ئەو 2 ژنەی کە مێدیای زەندی باسی کردوون و ژنێک لە بۆکان کە ناوەکەی نادیارە و ڕابەخان لە سەقز کە دوایین ژنی مامۆستا حەسەن زیرەک بووە. جێی ئاماژەیە کە حەسەن زیرەک تەنیا 2 کچی بە ناوی ساکاریان مەهناز و ئارەزوو یان مەهتاب لە مێدیای زەندی هەیە و لەوانی تر منداڵی نەبووە.
هیوادارم ئەم بابەتەتان بەدڵ بوو بێ و تکایە بۆ پشتیوانیکردن لە کەناڵەکەمان لایک و کۆمنت لەبیر مەکەن و ڕەخنە و تێبینەکانی خۆتان لە کۆمنت بنووسن.